کاتە و گشت کاتێکتان خۆش و شاندێکی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق بە سەردانێکی فەرمی لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە و ئێمەش ئەوەمان بە دەرفەت زانی بانگهێشتی بەشی کوردی دەنجی ئەمریکایان بکەین بۆ باسکردنی ئامانجی سەردانەکان بۆ ئەمریکا و هەروەها باسکردنی هەندێک مەسەلەی کە لە پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق لە گۆڕێدایە. ئەو شاندەش پێک هاتووە لەم بەڕێزانە پەرلەمانتەر سوزان شەهاب سەرۆکی فراکسیۆنی کوردستان لە پەرلەمانی کوردستانی عێراق، پەرلەمانتەر عومەر نورەدین جێگری سەرۆکی فراکسیۆنی کوردستان هەر لە پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق، هەروەها پەرلەمانتەر شلێر ساڵح ئەویش لە سەرلیستی کوردستانیان. بەڵام لەم ئستودیۆی ئێستا دوو ئەندام پەرلەمانتەر ئامادەن، ئەویش بەڕێزان سوزان شەهاب و بەڕێز شلێر ساڵح. لە پێشدا بەخێر بێن بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا. سپاس دەکەین، زۆر سپاس. سپاس. سوزان خانم سەرەتا ئەگە بکرێتن باسێک لە ئامانجی سەردانەکەتان بۆ ئەمریکا بکەیت. سەرەتا ئێمە سەردانەکەمان بۆ چاودێریکردنی پرۆژەی سیڤیک ئێجوکیشن پەروەردەی مەدەنی کە لە ساڵی 2004ەوە پەروەردەی مەدەنی لە هەرێمی کوردستان لە وڵاتی ئێمە دەخوێنرێ. ئەو پرۆگرامە هەمان ئەو پرۆگرامەیە کە لە وڵاتی ئەمریکا دەخوێنرێ. ئێمە 4 بەشیمان هەتا ئێستا لە قوتابخانەکانی ئێمە دەخوێنرێ، لە پۆلەکانی 3 هەتاکو 7 دەمانەوێت زیاتر پەرەی پێ بدەین بابەتەکانی پرۆژەی بەهاوڵاتی بوون و پرۆژەی دیموکراسی فەندیشن ئۆف دیموکراسی ئەوانەشی بچێتە ناوەوە و ئیشەڵا کە بووینە خاوەنی دەستوریش ئەوسا پرۆگرامێکی تریان هەیە وی دە پیپڵ ئەویش هەر مناڵ ئاشنا ئەکا بە هەم بە مێژوو هەم بە بابەتەکانی دەستورەوە. ئەم سەردانش لەلایەن خاتوشلێرەوە ڕێکخرا بوو لەبەر ئەوەی کاتی خۆی لە وەزارەتی پەروەردە خۆی مەسئولی ئەو پرۆگرامە بۆ ئەوەنجا حەزەکەم خۆی زیاتر باسی ڕستەیە بکەم. پەرلەمانتەر شلێر وەکو سوزان خانیش باسی کرد بیرۆکەی ئەم پرۆژەیە چۆن گەڵاڵە بوو، چۆن هاتەکایەوە، چۆن پیادەکرا. لە پێشە حەز دەکەم سپاسان بکەم بۆ ئەو بانکردنەمان بۆ دەنجی کورد ئەمریکا. ئەو پرۆژەیە دوای ئازادی عێراق لەلایەن ئەمریکاوە ملاحەزە کراکەوە لە پرۆگرامی خوێندن زۆرێک لە تونند و تیژی هەیە کە زۆر کار لە ڕەفتاری تاک دەکا، هەڵسو کەوتی دەگۆڕێ و هەر بەرە و تونند و تیژی بڕوە. ئێمە خۆمان وڵاتێک بووین هەر لە ناو شەڕ و شۆڕ و تونند و تیژی ژیا بووین، پێویستیمان بە پرۆگرامێک بوو بەرە و ئاڕستەکەمان بەرە و دیموکراتیەت و مەدەنیەت ببە. بۆیە کە ملاحەزەمان کردمە سنتەری پەروەردەی مەدەنی لە ئەمریکا کە ئینتەرنەشنەل پرۆگرامی هەیە، پرۆگرامێکی عالەمیە، ئەوە زۆر گونجاوە بۆ ئێمە. هەڵستاین تەنسیقمان کرد لەگەڵ وەزارەتی مافی مرۆڤ کاتی خۆی، وەزارەتی پەروەردە ئەمن ئەو کاتە لە وەزارەتی پەروەردە بووم، تەنسیق کرا لەگەڵ ئەم سنتەرە ئەو پرۆگرامە هێنرا بۆ کوردستان. پرۆگرامەکەش بریتە لەوەی کە هەندێک لە بنەمای دیموکراتیەت لە منداڵەوە دەست پێ بکە لە ناو پرۆگرامی خوێندن، وەک بابەتەکانی بەرپرسیارەتی، کەسایەتی، تایبەتمەندی، عەدالەت، دادوەری، هەروها دەسەڵات کە منداڵ فێر بوو ئەوانە بخوێنێ خۆی لە خۆیدا کەسێکی دیموکرات و تەندروستی لێ پەیدا دەبێت. ئەم پرۆگرامە لە سەرتاسەری کوردستان ئێستا پەیڕەو دەکرێت، زۆر سەرکەوتوانە، زۆر کاریگەری کردوتە سەر ڕەوشت و هەرسوکەوتی منداڵ، بەڵام هێشتا پێویستی بە زیاتر پەرەپێدان هەیە. ملاحەزە دەکرێت کە مامۆستایان هێشتا پێویستیان بەڕاهێنانی زیاتر هەیە، چونکە هەموو شتێک ئێستا لە بەرەو هەر لە پێشکەوتنە، هەر لە ئاستی خۆی ڕناوەستێ. بۆیە حەزمان کرد زیاتر معلوماتی تازە بێنینە ناو پرۆگرامەکە. پرۆگرامی بە هاوڵاتی بوون هەروەکو خاتو سۆزان ئاماژەی پێدا ئەوە زۆر گرنگە، ڕاهێنان بۆ مامۆستایان، هەروەها پرۆگرامێکی زۆر گرنگیان باس کرد ئەمڕۆ کە ئێمە زۆر سوودی وەردەگرین. ئێمەی گەل
with the people باشە ئەوە باسێکەوە بۆ مناڵان ئەی بۆ گەورەکانە بۆ کار بەدەستان ئەم ڕوتی شارەزابوون بە دموکراسی چ بەرنامەیەکتان هەیە بۆ ئەوانە؟ بڵێ ئەم باسی ئەوەشمان کرد کە ئێمە دەبێت لە مەرحەلەکانی دوای منداڵی مەرحەلەی هەرزەکاری کە پۆلەکانی 7 و 8 و 9 ئەوانە بگرێتەوە پرۆگرامی بە هاوڵاتی بوون سیتیزن بۆ ئەوانەیە بۆ ئەوانە دەبێت ئەوەی ئێمەی گەل ئەوە هەموو بۆ ئەو مەرحەلەی دوای منداڵیە ئەو پرۆگرامش بە تەماین تەنسیقیان لەگەڵ بکەین و بیهێنینە ناو کوردستان. بەڵێ سوزان خان ئەی لەم سەردانەتان چاوتان بە چی کاربەستانی حکوومەتی ئەمریکا کەوتووە و چی باسێکتان لەگەڵ نەکردووە؟ طبعاً ئێمە زوربەی باسەکانمان چاو پێکەوتنەکانمان بەشی ئێجوکیشن دیپارتمنت لەوێ هەر لەسەر ئەم بابەتە قسەمان کردووە هەندێک باسی ڕەوشی کوردستانمان کردووە ئەوان زۆر بەلایەنەوە سیر بوو ئەو پرۆگرامە لە وڵاتی ئێمە لە 5,000 قوتابخانە دەخوێنرێت زیاتر لە 5,000 قوتابخانە زیاتر لە 100,000 مناڵی سوودمەند دەبێ زۆر بەلایەنەوە جێگەی بایەخدان بوو لەگەڵ کۆنگرس و سیناتەکان لەبەر ئەوەی ئێستا کاتی هەڵبژاردنەکانە خۆیان لەوێ نەبوون بەڵام لەگەڵ ستافەکانیانە لەگەڵ ستافەکانیانە دانیشتوین باسی ڕەوشی کوردستان باسی ڕەوشی عێراق کراوە یعنی بابەتەکان لەوەی کە ئێستا عێراق بەرەو کوێ لە کوردستانی شاب پرۆسەی دیموکراتی بوون و پێشکەوتنی ئەو پێشکەوتنی خۆی کوردستان بەخۆیەوە ئەبینێ لە چه ئاستێکدایە بابەتەکان یعنی قسەکان لەسەر ئەوە بوو قسەیەکی تریشمان کرد لەگەڵ ئۆفیسی هاوس ئۆف ریپرزنتیتیڤ کە ئۆفیسی ئەنجومەنی نوێنەران دەکا لەگەڵ ئۆفیسی ئەوانە دانیشتێکیشمان کرد باسمان لەو تەبادولە سەقافی و تیجاریە کرد کە ئەبێ یعنی ئەمریکا لەگەڵ کوردستانە هەیبێ بە تایبەتی چونکە وەک شنەبای دیموکراسی کۆمەڵێک کولتورە هێنێ لەگەڵ خۆیان دەبێ پێداویستەکانی ئەو کولتورەش لەگەڵ ئەو شنەبایە بێت. بەڵێ من ئەم پرسیارەمە ئەلبەتە بۆ هەردوولاتان دەبێتن ئێوە لە کاتێکە لە ئەمریکان ئاگادارن کە یەک دوو ڕۆژ لەوە پێش ینی ئێوارەی چوارشەمە ڕوبەڕووبوونەوەیەک لە نێوان دوو کاندیدی سەرۆکایەتی ئەمریکا کە سەرۆک باراک ئۆباما کاندیدی دموکراتەکان و هەروەها کاندیدی کۆماریەکان کە میت ڕامنی بوو دیمانەیەک بوو ڕوبەڕووبوونەوەیەک بوو بۆتە جێگای قسەکردنی هەموو ئەمریکا ئێوە لەو سەردانەتانە کە خەڵکاتان بینی یا چوونە کۆنگرێسە بینتان باسی ئەوتان لەگەڵ کرا یا باستان کرد بەڵێ ئێمە هەر بۆ ڕۆژی دواتر هەموو ئەو پرسیاریان ئاراستە کردین ئایا بینیتان ڕاتان چی بوو طبعاً ئەوە ڕای خۆم لێرە ناڵێم من بەڵام ئەکید ئەو پرسیاریان لێکردم لە من لە وەفدەکە پێیان یعنی زیاتر ئەیان ویست بزانن ئێمە پێمان باشە ئەو نەوعە ڕوبەڕووبوونەوەیە چی دەرئەکەوێت لەو ڕوبەڕووبوونەوەیە چۆن خەڵک پرۆگرامی سەرۆکەکان لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە چۆن هەڵسەنگاندنی بۆ ئەکرێ خەڵک ئیتر ئەیەوێت نایەوێت خەڵکەر تەنها بە شیعارات باس لە هین بکرێ من چیتان بۆ ئەەکەم خەڵک ئێستا زیاتر هینی ئەوێ پلانەکەی تۆ چۆن ئەمە بۆ من جێبەجێ ئەەکەی یعنی ئەمە دروستبوونی ئەم بیرۆکەیە خستنە ڕووی ئەم شێوازی گفتوگۆیە وا لە هاوڵاتی وشیار دەکات کە بە چاوەڕوانی دانیشە چاوەڕوانی ئەو پرۆگرامە بکە بۆی بزانێ چ پلانێکیان پێەیە ئەمە بەڕاستی قمەتی دیموکراسیە چونکە زۆر ئاساییە کە من لەویا بووم بۆ لەو مۆقعیا بووم دەبێ بە پلان قسە بکەم بزانم بەرچاوم ڕوون بێ من دەبێت چی بکەم بێگومان لە هەموو شوێنێکە چ پێش ئەوە بوو لە هەموو لیانە پرسین چاوەڕێ یعنی سەیریەکەن متابعەکەن بەتەمان سەیریکەن و ئەوەی کە بۆ ڕۆژی دواتر بە هەمان شێوە سیرتان کرد ڕێیتان چی بوو ئەنتیباعتان چۆن بوو؟ بەڵێ پەرلەمانتەر لێر تۆ چیاڵی لەم بارەیەوە؟ والله ئەمنیش کە طبعا هەڵبژاردن لە لای خۆشمان کە دەکرێ هەمووی بە ئیعلانات و شعارات و ئەوە
بەڵام ئەو جۆرە ڕوبەڕووبوونەوەیە یعنی نامدیتە پێم شتەچی زۆر بەڕاستی ئەو پەڕی دیموکراتیەتە ئەو ڕوبەڕووبوونەوەی و لەگەڵ یە قسەکردن و ئەمنیش بەو دەرەجەیە نەم دەزانی ئەم هەڵچوون و ئەو جۆرە ئینفعالاتەی تێدا ینی هەمووشی قبول کراوە لەلایەنەکەی تر کە ئینفعال ناکە ئەوی تر هەریەک و بە شێوەیەک هینی خۆیان دەردەبڕن پێم شتەچی تازە و باشەوە کاتەچی باش نییە کە چوونەوە پرۆژەیەکی وا بنەوە لە پەرلەمان بیخەنە پرۆژە و ینی قانۆکی وا دابنێن لە هەرێمی کوردستان شتێکی وا بکرێتن واللهی ئەمن بەنسبەت خۆم زۆر سوودم لێ وەرگشتی زۆر تازەم وەرگرت هیوادارم کوردستانیش سوود لەو تەجروبانە وەربگرێ ئینشاء الله بۆ هەڵبژاردننی داهاتوو تۆ وەک سەرۆکی فراکسیۆنی کوردستانی چیڵی بێگومان کە تۆ هەنگاوتنا بۆ دیموکراتیەت هەڵبژاردن یەکتری قبولکردن دەبێ ئامادەی ڕوبەڕووبوونەوە شتێدا بێ هەمومان مرۆڤین دەکرێت لە کاتی ئەم ڕوبەڕووبوونانەوەیە هەندێ لایەن دەربکەوێت لە هەردوو لامانەوە بەڵام ڕوبەڕووبوونەوەکە چنێک بۆ خۆمان بەسوود دەبێت کە وەک سیاسی کە ڕێیەکانی خۆمان بە هاوڵاتیان بگەێنین بە ئەوانەی کە دەنگمان پێ ئەدەن لە هەمان کاتیشە بۆ خۆمان بۆ یەکتری قبولکردن و جارێکی تریش دەرچوون لە مەسلەی شعاراتی گەورە و قسەکردن لەسەر حقائق لەسەر داتا ئەرقام ئەوە دەبێت ئیتر وردە وای لێ سیاسەکانیشمان بە پرۆفیشنەڵانە کاری خۆیان دەکەن خۆیان ئامادە دەکەن بەڵێ پەرلەمانتەر شلێر باسی ئەوەی کردی سوزانخان باسی ئەوەی کە یەکتری قبولکردن من لە سەرەتای باسەکەمە ئاماژەم بۆ کرد کە شاندێکی پەرلەمانی کوردستان هاتوونەتە ئەمریکا ئەوەی من ئەبینم لێرە تەنها سێ ئەندامات و ئایا نازانم ئەندامی تر لەگەڵتان هاتووە یان نا ئەگەر نەهاتووە بۆ ئەندامێکی لە ئۆپۆزیسیۆن لەگەڵ ئێوە نەهات خۆی هاتنەکەی ئێمە من لەبەر ئەوەی پێشتر لە وەزارەتی پەروەردە بووم یعنی ئەم پرۆگرامەی هاتنەکەمان بۆ سیڤیک ئەجوکیشن بوو زیاتری ئەو پرۆگرامەش من کە لە وەزارەتی پەروەردە بووم بە دواتچوونم بۆ کردیا پرۆژەکەم لە ناو پەرلەمان تەواو کرد پێشکەشی لێژنەی پەروەردە و خوێندنی باڵام کرد ئەم پرۆژەیە ئەم دوو بەڕێزە زۆر پشتگیری پرۆژەکەیان کرد و لەگەڵ ماکاریان لەسەر کرد ئەوجا لێرە ئێمە ئۆپۆزیسیۆن هەڵبژاردرا بوو لەگەڵمان بێ ئەندامێکی ئۆپۆزیسیۆن هەڵبژاردرا بوو وەزارەتی پەروەردە دوو نوێنەری هەبوو لە بەروەی ئەوان بەرنامەکە ڕاستەوخۆ ئەوان دەبێ پەیڕەوی بکەن و تابعی ئەوانە بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە لەبەر بەدەست نەهێنانی ڤیزای ئەمریکا ئێمە هەر ئەمن و دکتۆر عومەر نورەدینی ڤیزەمان بەدەستێنا خات و سۆزانیش کە هەر لە فراکسیۆنی خۆمانە بەڵام ڤیزای پاسپۆرتی هۆڵندی هەبوو پێویستی بە ئیجراعاتە قورسە نەبوو بەڵام ئەوانی تر لەبەر نەهاتنیان لەبەر هۆی ڤیزە بوو دەنا لای ئێمە یەکتری قبولکردن وا بزانم گەیشتی تا ئاستەچی زۆر باش ئێمە پێکەوە ژیان لە ناو کوردستان وابزانم لە هەموو دنیا بەرچاوە کە یەکتری قبولکردن لە ناو کوردستان لە زۆر شوێنی تر زۆر سەرکەوتوترە و باشترە بەڵێ ئێستاوزم کاتیەوە ماوەمان زۆر نماوە ئەمەوێ پرسیارە سەبارەت بە ئەو باسی کە لە کوردستانە زۆر باز دەکرێت بە تایبەتی لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمان بۆ چاکسازی بۆ گۆڕانکاری ئێوە لەگەڵ ئەوەن کە دەستور بگەڕێتەوە پەرلەمان و قسەکان یاخود ڕەخنەکانی ئۆپۆزیسیۆن چییە چ کەم و کوڕێک لە دەستورە هەیە تا بگەڕێتەوە چاک بکرێتن سەبارەت بە دەستور خۆی دەنجی لەسەردرا خرایە بەرنامەی کار لە پێش خولی پێشی ئێمە کاری زۆری لەسەر کرا هەموو لایەنە سیاسیەکان بەشدار بوون لێی یعنی هیچ نەما بۆ ئەو دەستورە نەکرێ ئینجا خرایە بەرنامەی کار کە خرایە بەرنامەی کاریش دەنجی لەسەردرا پێم وایە گەڕانەوەی بۆ زۆر یاسایی نییە کە بگەڕێتەوە پەرلەمان دووبارە دەستور
ئەنی قانون ڕێگا نادا بۆی کە پەرلەمان بگەڕێتەوە ئەنی دەستور بگرێتەوە پەرلەمان طبعا دەنجی لەسەر درراوە کە دەنجی لەسەر درا دووبارە گەڕانەوەی بەڵێ سۆزان خان تۆ سەر بە با بڵێن یەکێتی بە پێی ئەو کوبنەوەی کە بەم دوایە کرا وا دەرەکەوێت کە یەکێتی لەگەڵ گۆڕانە بزوتنەوەی گۆڕانە هاودەنگن بۆ گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمان بۆ لە سەرەتا قبولتان کرد کە زانیتان کە کەم و کوڕیتایە ئەو دەستورە لە خولی دووەمە دەنگی لەسەر دراوە وەک چۆن ئەڵێ هەموو لایەنەکان بەشدار بوون لە داڕشتنەوەی یەکێتی نیشتیمانی وەکو هەموو حیزبەکانی تر نوێنەری هەبووە لەناو ئەو لیژنەی نووسینەوەی دەستور بەڵام گۆڕانکاری هاتووە لە ئارایە لە ناو وەزعی هەرێمی کوردستانە لە بوونی ئۆپۆزیسیۆنە من سەفەری پێشوش لە ئەمریکا بووم پێش هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هەمان پرسیارتان لێکردم وتان خەریتەی سیاسی لە هەرێمی کوردستانە دەگۆڕێ وتم بەڵێ دەگۆڕێت ئۆپۆزیسیۆن دێتە ئاراوە ئێستا بەشێک لە پێکهاتەی سیاسی وڵاتەکەت پێی وایە کە ئەم دەستورە پێویستە لە بە دیدێکی کەوە دیدێکی هاوبەش لە نێوان هەموو لایەنەکانەوە جارێکی تر سیر بکرێتەوە نەوتراوە لە ئەووەڵەوە لە ئەلفەوە هەتایە هەندێ بەندی ئەمەش هیوادارم سەحافە وا ئیشی لەسەر نەکا کە ئەمە لە مابەینی پارتی و یەکێتی و ئیتیفاقی استراتیجی و ئەم شتانە تەسیری تێکە ئێمەش وتومانە ئەم شتانە هەمووی قابلی گفتوگۆیە قسەی لەسەر دەکرێ بەردەوامە بین لە قسەکردن لەسەریە گفتوگۆکردن هەوڵی ئەوە چڕکاتەوە بۆ ئەوەی بگەینە یەک بەڵام هەر لە سەرەتاوە طبعاً هەموو کەسێک ڕەئی خۆی دەڵێ ئێستا ئێمە لە مەرحەلەی سەرەتاکەیین من دەڵێم بگەڕێتەوە پارتیەڵێ بانەگەڕێتەوە جیاوازی هەیە لە تێڕوانینەکانە یعنی ئەمە خلاف نییە ئەمە جیاوازی لە تێڕوانینەکانەیە ئەوان ئەڵێن بانەگەڕێتەوە ئێمە دەنگی لەسەر بدەین و لە دوای ڕفراندۆم چاکسازی تیا بکەین پارتی یەکێتی ئێمە و کێکێتی لەگەڵ گۆڕان دەڵێن ئیمپین ببێتەوە چاک بکرێت پێش ڕفراندۆم بەڵێ بگورە سوزان خان هەر ئەوەندە کاتمان هەبوو حەزمانێکە زیاتر قسە بکەین بەڵام ماوەکەمان هەر ئەوەندەیە پەرلەمانتار سوزان شەها بە سەرۆکی فراکسیۆنی کوردستانی لە پەرلەمانی هەرێمی کوردستان زۆر سپاس دەکەین هەروەها پەرلەمانتار شلێ ساح ئەویش سەربەلستی کوردستانی لە پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق زۆر سپاستان دەکەین بۆ هاتنتان بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا بینەرانەی عەزیز بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامەیە بە سپاسی دەرهێنەری بەرنامە هاوکارمان معتەبەر شێروانی و خۆشم حەیدەر کەریم داوای کاتێکی خۆشتان بۆ دەکەین.